سڵاتانەوێ بینەرانی 964 متوانانەقیم لە بەرنامەیەکی تر تایبەت بە شرۆڤەکاری سەربازی و ئەو دۆخی کە ئێستا هەیە لە ناوچەکەەوە و شەڕی لە نێوان ئیسرائیل ئەمریکا لەگەڵ ئێران دروست بووە. ئەمڕۆ 24 ڕۆژی تەواو بەسەر هەڵگیرسانی شەڕەکەدا تێپەڕ دەبێت و هێشتا ئاسۆیش ڕوون نییە، دیار نییە کە شەڕەکە بەرەو کوێ دەڕوات و ناوچەکە بەرەو کوێ دەبات. هەرچەندە ئەو کاتژمێرانەی کە دۆناڵد ترامپ دیاری کردبوو بۆ ئەوەی کە هێرشی قورس بکاتە سەر ئێران ئەگەر گەروی هورمز نەکاتەوە دابووی لە کەمی و چەند کاتژمێرێکی ماوە، بەڵام دۆناڵد ترامپ هات ئەم نیوەڕۆیە قسەیەکی تری کرد، دەڵێت ئەو هێرشانەمان دواخستووە بۆ 5 ڕۆژی دیکە لەبەرەوەی ئاستی گفتوگۆکانمان لەگەڵ ئێراندا پێشکەوتنی باشی بەخۆوە بینیوە. ئایا پرسیارەکە ئەوەیە ئەم هێرشانە هەر ناکرێت یا ئەم گفتوگویانە چۆن گەشتن بەو ئاستە؟ لەلایەکی تریشەوە لێدان لە ناوچە استراتیژیەکانی ئیسرائیل بەردەوامی هەیە بە موشەکەکانی ئێران و ئیسرائیلیش هەر هەڕەشە دەکاتە سەر ئێران و فڕۆکە هەڵدەسێنێت و دەیەوێت تۆڵەی خۆی لەم چەند کاتژمێرەی دواییدا بە تەواوەتی بکاتەوە، بە تایبەت ئەو هێرشە گەورەی کە چەندین کوژرا و برینداری لە ئیسرائیل لێکەوتەوە. ئەمانە و چەندی بابەتی تر لەگەڵ سەلامە سەد ڕایۆشکاری 964 بە کاروباری سەربازی باز دەکەم. جناب یەقین بەخێر بیتەوە. وەکوتم 24 کاتژمێری تەواو بەسەر شەڕەکە تێپەڕیوە، هیچ ئاسۆیەکی ڕوونیش نییە و دیار نییە شەڕەکە بەرەو کوێ دەڕوات. چی ئەگوزەرێ ئێستا بە دیاریکراوی؟ وەی شەڕەکە بڕوامەکە بەم زوانە بوەستێتن، ینی بەردەوامە بێتن. هێشتان پلانی تر ینی ترامپ پیاوێکی تاجر بوو خۆی تووشی کێشەیەکی زۆر گەورە کرد لەگەڵ ئێرانە. ئێران وڵاتانی تر نییە کە کەوتە ناویەوە. بڵین ترامپ پیاوێکی تاجرە، وایە زانی بە سەربازی لەماوەی هەفتەیەکە بۆ 10 ڕۆژ کۆتایی پێدێنێتن و وەکو فەنزەوەی لایلیە دێتن و دەرەچێ لەم شەڕەیە. بەڵام ئێستاکە بۆی دەرکەوت کە ناتوانێت دەربچێ و ناتۆ هەوای پەیمانانیش پشتیان لی کردووە، نایەنە ناوی و بەتەنیاش ناستوانێ بکشێتەوە تازە. ینی کشانەوەی دۆڕاندنی ئەمریکایە نابێ بکشێتەوە. پێوترێت تەسعید، هەر بەرزیەکاتەوە شەڕەکە، هەر سەختیەکاتن بۆی بگاتە نەتیجەیە کە مفاوەزاتێکی لێ بێتن و دەرچێرێ لەم شەڕەیە. ئێرانیش لە هەمان کاتە ئاینی چشت ئەویش شەڕەکە سەختترەکە و چەکی تازە دێنێتە مەیدانەوە بۆی نییە. ینی ترامپ بتوانێم شەڕاوە بە ئاسانی ڕابگرێتن. نەخێر زۆر باشە. وەک ینی دۆناڵد ترامپ بۆ هەڕەشە 48 کاتژمێرەی کرد کە ئەگەر گەروی هورمز نەکاتەوە ئەوە کۆمەڵێک شوێنی ئێران بە سەختی بۆردومان دەکات و لە ناوی دەبات. هەرچەندە چەند کاتژمێرێکی کەمی مابوو کە هێرشەکە بکات، ئەوە تا ئێستا ئەڵێ بۆ 5 ڕۆژ دوام خستەوە گفتوگۆ لە نێوانمانە هەیە. ئەگەر هێرشەکەی بکردایە دوام چەند کاتژمێرە بەڕاستی کردە سەر کوێ لە ئێران؟ یەک ئەو وەکو پێتم وت ئەوە ئەوترێت تەسعید بۆ ئەوەی بگاتە مفاوەزات. ناتوانێت بیکاتن لەم کاتەیە، چونکە ئەو هەموو جۆرێکی بەکارهێناوە. ئێمە وتمان زیاتر لە 13,000 جار فڕۆکە بەسەر ئێرانە ڕەت بووە، زیاتر لە 8,000 شۆن لێدراوە لە ئێرانە. یعنی ئێستا کە تەهران ئاسمانی سووری پێڵن لەبەر تەقینەوە ئەو ئاگری کە چێتە ئاسمان شەو ڕۆژی نەماوە وێرانە بە یەکجاری، بەڵام ئەویش ناکاتن. ئەگەر بیشێوێتن زیاتر لەوە بڕواتن کاتی پێویستە، چونکە پلانی نییە، ناتوانێت هیچ شتێ بکاتن، هێرشی زەمینیش ناتوانێت بکاتن. بەس بەعزە چەکی هاتووەتە مەیدانەوە تازە. ئێمە وەختی خۆی کە باسی B2 سپیرتمان کرد لەگەڵ B1B لانسەر کە جۆری بۆمبی GBU 57. ئێستا بۆمبێ تازە هاتە ناوەڕاستەوە، ئەمریکا تازە دروستی کردووە دوای 12 ڕۆژەی پار، هەر عینی GBU بەڵام 72 نەوەک 57. ئەمە هەر وەکو فابی رووسیە، ینی بۆمبی فابی رووسی لە جۆری فاب 3000 فاب 5000 باڵی هەیە لە دوورەوەتیە ژیرێتن ئەهداف، بەڵام قووەی تەقینەوەی چەندێکە؟ ئایا لە 57ەکە زیاترە یان کەمترەوە معلوم نییە. جارێ هەڕەشاکە و چەکانە تازانە بەکاربێنێت. مەبەستی پرسیارەکەم ئەوە بوو، ینی ئەگەر لێی بدایە بۆ نمونە لە کوێدا ئەو هەڕەشەی کردووە لە کارەباتی تاقا کارەبا لەگەڵ تەسفیەی ئاو ئەوانە خۆی تەسفیەی ئاو ئۆتۆماتیک تێکەچێت کە تۆ لە کارەبا بدەیت، کە تۆ لە کارەبا بدەی ئێرانە گەڕێنیتەوە عەسری حەجەری، ینی تۆ ملەتەکە وێرانەکەی. ئەمە دژی حکومەت نییە کە ترامپی کاتن، ئەمە دژی ملەتی ئێرانە، چونکە تۆ کارەبا ئەساس هەموو شتێکە، پاکردنەوەی ئاو، خواردن،
زەرعاتت هەمووی لەسەر کارەبا وەستاوە کارخانە و ئەوانە ئەلەو شۆنانە ئەداتن و ئێرانە گەڕێنێتەوە بڵین 300-400 ساڵ بۆ دواوە بەبەستیەوە بوو کە لەو شۆنانە بداتن. باشە سەبارەت بەوەی کە ئێستا دوای خستەوە بۆ 5 ڕۆژترم لێدانە یعنی ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە هەمیشە ئەمریکا جۆرێک لە استراتیژی هەڵخەڵەتاندنی بەرامبەر بە ئەو وڵاتانەی کە شەڕی لەگەڵا کردوون بەکارهێناوە لەوەی کە مەسەلەن وتوێتی نادەم لە فلانە شوێن دوای زەپەری بێناوە و لێداوە ئەمەش ینی چۆن خوێندنەوەی بۆکرێ ئەم استراتیژی هەڵخەڵەتاندنی ئەمریکا و ئەم دواخستنەیشی بۆ ئەم لێدانە کە خۆی ناوی هێنابوو جۆرێک نابێلەوە نەخێر ئەمە لەگەڵ ئێرانە ناکرێت چونکە تۆ هەدەفت نەما لە ئێرانە تاو لە شووی ترە دەیت لە هەموو شوێنێکت داوە لە ئێرانە هەڵخەڵەتاندنی استراتیژی نیە تەنها ترامپ کاتێوێتن چونکە بۆکردنەوەی هرمز لە پیادە زیاتر مەجای تیانەما هەتا کۆکەی تۆ لە ئاسمان لێدەی ئەویش موشەکەت لێدا لە کۆتایی ئەگەر بڵێن ئەم شەڕاوە بەردەوام بڕوە چێچەکێمێنێ ئەوەی باتەوە چێچەکی نامێنێ دۆڕە بەڵام ئەگەر بڵێ بیێ بە پیادەش دابەزێ ئەوها ئاسان نییە لە 2 هەفتە تاکو 3 هەفتەیەوێتن هەتا خۆی ئامادە بکە و دابەزێتە سەر دوورگەکانە چۆنەڵێ ئەو استراتیژی هەڵخەڵەتانە ئەوە لەگەڵ ئەوە لەگەڵ فەنزوێلا بەڵێ لەگەڵ فەنزوێلا و کوبا ئەو سلووە بەکاربێنە بەڵام لەگەڵ ئێرانە ئەوە مەکەنا نەخێر وی نابێتن. باشە ئەو 2-3 ڕۆژە ینی لە میدیاوە وا دەرکەوت کە باڵانسی شار بە لای ئێراندا گۆڕاوە و زۆر جۆرێک لە بەهێزی پێوە دیارە و بەێسر دەرکەوت ئەمە بۆچی وایە؟ وایە یەک چەکەکانی گۆڕانکاری تێکرا ئێران لە موشک تایبەتی لە بڵین وڵاتانی خەلیج لەگەڵ ئیسرائیلە هێزی بەرگری نەما تەواو یعنی ئێستا کە ئەو موشەکانە جارە من وتم مەسەڵ موشکی ئینشتاری هەیە لە ئاسمانە تەقێتەوە بێتە 8 پارچە هەر پارچەیە بێتە 5 کیلۆ ئێستاکە نەخێرە بێتە 3 پارچە پارچەی لە نێوان 250 تاکو 300 کیلۆیە تەدمیری وێرانکردنی زیاترە لەوانەی پێشوو جگەلەوە تۆ حیساب کە ئەگەر بڵێن بۆ بەرگری نەماوە چونکە لە هەفتەی ڕابردووە ئەم ماوەیە 43 فڕۆکە 43 ڕەحلە هاتو چووە لە نێوان یابان و کۆریای باشوور و ئەمریکا ڕوویدا جۆری فڕۆکەکانە گرسەی فلای ڕادار بکەیت 30 هەفتەیە ئەمیسان دووبارەیەکەمەوە بە بینەران 30 هەفتەوەی ئەفغانستان کە خۆیان پێی هەڵواسی ئەو فڕۆکە زەخمە جگە لە 30 هەفتە 35 گەڵەکسیشی بەکارهێنا بە هەردوو جۆرەکەی و بۆ ئاگاداری 35 لە هەفتە گەورەترە ئەمە چی بارەکاتن بۆیە ئەم فڕۆکە سەربازیانە تەنها مەنزوماتی ڕادار و بەرگری ئاسمان ئەینێرێ بۆی بیگەێنێتە ناوچەکە هەمووی لە وڵاتانە هاوپەیمانانە لەوێ ڕایە کێشێ لە بەرەوەی نەیماوە سۆر زەرەری لێکردووە. بەڵێ هەر لەسەر ئەوەی کە وا دەرەکەوێت کە ئێران بەهێز بێ تۆ چەندین جار باسی ئەوەت کردووە کە ئیسرائیل رووسیا و چین هاوکاری ئێران دەکەن ئەمە ینی ئەو بەهێزی کە لەم هەفتە ئاوا ئێران هەی بووە و تواناقی هەڵکشاوە هاوکاری ئەم دوو وڵاتەیە بۆی یا نەخێر ئێران خۆی تاکتیکەکەی گۆڕیوە تاکتیکی شەڕ ئێران خۆی بەتەنیا تاکتیکەکەی نەگۆڕیوە بەڵێ چین رووس بە یەکجاری هاوکاریەکەن ئاخر قسەی پۆتین ئەگەر گوێی لێ ڕابگری تێمە هاوپەیمانی استراتیژین و واز ناهێنین ینی لە ئێران ئەوە پسیشکیان خۆی ئەو قسەی کردیانی لە ئێرانە بەڵێ مانگی دەستکرد موشەکەکانی ئێران تێگرتنی هەمووی مانگی دەستکردی چین و رووسیا 24 سعات بۆ ئەو ئیشەکاتن جگەلەوە لەبیرت نەچێ ڕاوێژکاری چین و رووس زۆرە یعنی ئێستا لە مەفاعلی بوو شەهر رووسیا بۆ بە ئیسرائیلی وت نێزیکی نەکەویتەوە لێی نەدەی لەبەرەوەی نەوەک مەوزوعی تەقانەوە ڕاوێژکاری خۆی هەیە لێنانە من نەفەری رووسم هەیە لێنانە لێی نەدەی ئەوانی من بکوژیتن لەبەرەوە یارمەتیە دەن بە هەموو جۆرێکیش یەکێک لە گۆڕانکارێک گەورەکان کە ڕوویدا مەسەلەن تێگرتنی موشکی 4000 کیلۆمەتری بوو لەلایەن ئێرانەوە بۆ بنکەی دیگۆگارسیا ئەمە مانای چییە موشەکە کە لەم کاتا بەکارهێنرێ
ئەمە لێرە باجارە پێت بڵێم یعنی تۆ موشک تێبگری بۆ دیگۆ گارسیام لە ئێرانەوە تاو 3795 کیلومتر 91 تاکو 95 کیلومتر دووریەتی 3795 کیلومتر دوورگەیەکە 30 کیلومتر مربع کە تێبگری بگا بۆ یۆنانە معنایەوە هەواڵگری CIA مخابرات استخباراتی ئەمریکی ئیسرائیلی تەواو زانیاریان نییە لەسەر موشکەکانی ئێران یاواتە تازە بۆی هات زانیت چونکە هەموو ببوورە هەواڵگری ئەو وڵاتانە هەت تاکو ئۆروپاش ئەڵێ ئێران موشکەکانی 3000 کیلومترە لەوە زیاتر نییە بەڵام ئەمە گەیە 3795 یعنی بڵە 4000 هەرەگا هەرچەنێ موشکەکان کەوت نەخوارەوە ینی یەکەم دانەی ئایا سوتەمەنی نەما یان خەلەلی کەوتە خوارەوە نەگەی دووەم دانەی بە قسەی ئەمریکا مودەمەرەیەکی ئەمریکی موشکێکی SM3 بۆ تێگرت بەڵام ناڵە لێیمدایان نا ئەڵێ کەوتە خوارەوە ڕنگ بێ ئەویش هەر لە خۆی کەوتە خوارەوە نەگەیشتە هەدەفەکەی خۆی جارێ ئەمە زانیاریانە دەرناکەوێت تاکو خەتەریشە موشەکە مەودای بڕوا تەما گاتە ئەوروپا بۆ هەموو شوێنێ ڕێک ویستم ئەو پرسیارە بکەم یعنی ئیسرائیل دەڵێت زۆرمان هاوار کرد لەوەی کە مەسەلەن ئێران مەترسیە بۆ سەر ئەوروپاش لەبەر ئەوە ئێستا موشەکەکانی دەگاتە لەندەن پاریس بەرلین ئەم پایتەختە گەورانەی ئەڵبانیا و فەڕەنسا و بەریتانیا ئەمە دەیەوێت ئەوروپا ئەم قسانە دەکات یعنی ئەوروپا ڕابکێشێتە ناو شەڕەکەەوە یان چی خۆی طبعاً ئەوروپا بێنێتە ناو شەڕەکە بڵێ من پێتانم وتووە کە موشکی هەیە ئەگاتە لەندەن و پاریس و بەرلین و ئەوانە بەڵام ئەم موشەکانە قەناعەت بکاتن ینی هەتا کوسەری تەقینەوەکەی بەو شێوازە نییە چونکە تۆ کە بتوێ موشکێ زیاد بڕوە لەسەرە تەقینەوەکەی کەمەکەیتەوە سوتەمەنی بۆ زیادەکەی بۆی بگاتە هەدەفی خۆی بۆ ئەو مەسافەیە بەڵام ئەوروپا بۆ قسەی هەڵناخەڵاتێ نایەتە ناو شەڕێکی دۆراوە خۆی تووشە و بەزمە ناکاتن لە مەڵی قەرمز و لە خەلیجی عەرەبیان نانەخێن ڕامەکە تەنها بڵێن ئیسرائیل هاتوو هاوارەکە خەڵک فریایی بکەوێتن وڵاتان کە من بێتاوانم لەو جۆرە جێن تۆزە حەزی لەوەشەیە ئەندێجار مەسەلەن خۆی ڕێخۆشکا بۆ ئەمانە و بڵێ وەڵا ئەو خەتەرم لەسرە بۆیە ینی شارەکە گەرمتر بکە ئەو وایە ئەڵێ مەسەلەن من مەترسیم لەسەرایە ئەیانەوێت لە ناومدەن هەروەکو کۆن مەسەلەن شەڕی بڵێن 16 و 1970 و ئەوانە تۆ میدیا ئەلام زۆر خەتەرەکە باسیەکەی یەکێ لە گەورەترین هەڵەکانی عارەب لە ساڵی 1970 ئەیوت بیان کوژن سەریان بڕن فڕیاندانە ناو دەریاوە ئەمە هەموو جیهانی والیە کرد کە لەگەڵ ئیسرائیلا بوەستێ ینی تۆ دڕندەی تیرۆریستی ئەمە ئەوێ ئیسرائیل بەو جۆرە لە بیریشت نەچێ میدیا هەمووی هی ئەوانە ینی ئەمریکا و ئیسرائیل کە شتەکەی نەکەن بەڵام ئەوروپا گەیشتووەتە قەناعەتێ چێ شەڕ دەستی پێ کرد ئیسرائیل و ئەمریکا چێ پێ ئەزانی کەس پێی نازانی کەی لێیدا لە کاتی مفاوەزاتە بۆ چاوەڕێت نەکرد مفاوەزات تەواو بێ بڵێ نەگەیشتوینێتە حەلێک و تەواو دێدەم و خلاص وەکو 12 ڕۆژە لە کاتی مفاوەزات ئێستاشە لە کاتی مفاوەزاتە لەبەرەوە تاوانبار هەتاکو ئەوروپا جیهان ئەزانێت کە ئەمان دەستیان پێ ئێرانیش ئێستا جۆرێک لە ئیعلام بۆ بەهێزی خۆی بەکارەیە نییە ئەوەی کە مەسەلەن بە ئیسرائیل دەڵێت خۆتان فێری فارسی بکەن هەموو پەیامی لە پشتەوەیە حتما باڵێ ئەمە زانین چۆن خۆتان فێرە فارسی بکەن لەبەرەوەی ئێمە دێین ئەم قسەی وەکو قسەکەی پەرلەماندارەکەی فەڕەنسا کە تێکچوو لەگەڵ ئەمریکا پێیوت بڵین پەیکەلی ئازادی تمثال الحریە ئەو تمساڵی کە لە نیویۆرکە هی ئێمە بوو لەوە لێرە دروستکراوە وەختی خۆی بە سەفینە ڕۆی بۆتان ئەمانەوێت بیگەڕێنینەوە وتەبێژی بڵین کۆشکی سپی وتیە بێ سپاسمان کەن مەمنونمان من چونکە ئێمە نەبوونایە سە بە ئەڵمانی قسەتانە کرد ینی هیتلەر تەواوتانی کردو ئەم قسەیە ئەعلامە ینی میدیایەکەوە یەکێک لە پەرەسەندنەکانی تری شەڕەکە لێدان بوو لە فڕۆکەی F-35 و F-16 باشە ئەم لێدانانە چۆن بوو لەم فڕۆکانە و ئێران چۆن ئاوا ینی توانا و هێزەکەی گەڕاندەوە بۆ مەسەلەی ئاسمان بەرگریەکانی من بە جەنابتم نوت کاتی خۆشی ینی لە بەرنامەکان لەم ڕۆژانەی کە ڕۆی
کە ئەمریکا و ئیسرائیل ئەڵێ هێزی بەرگری ئێرانمان لە ناوداوە بە تەواوەتی من بە جەنابتم وت لە 1920 ماوە لە ڕۆژهەڵات ماوێتی لە شیمالی ئێران ماوێتی ئەم منزومانە منزوماتی بڵین وازەخم نییە بەنسبەت FC5ەکە ئەگەر سەیری ڤیددیۆکە بکەی ئەمە پێی وترێ بەسەری نۆک بە ڕادار چونکە لێ ئەدرێتن قفڵی کردە سەر FC5ەکە FC5ەکە هەر عینی فلێری بەکارهێنا بەڵام موشەکەکە بەری نەکەوت لە پشتیوە تەقیەوە دایمە خۆی موشک شەرتیە بەرتیارەکە بکە ینی جۆری هەیە سە بەنسبەتی ڕووسی عام هەموو جۆرە سامەکانی 200 متر بمێنێ بگا بە فڕۆکەکە ئەتەقێتەوە لە ئاسمان پارچەکانی بۆ فرێدا ئەی خاتە خوارەوە لێرە لەم حاڵاتەیە کە پارچەکان بەری بکەوێ بۆی هەیە بەر شوێنێکی حساسی نەکەوێ باڵەکانی وێران بکە بتوانێت ئیمێرجنسی بگەڕێتەوە و لاندنگیانی دابەزێ لە ئیسرائیل چونکە C5ەکە دابەزی بەنسبەتی F16ەکەش معلوماتێکی ئەوها نییە لە سەری کە باسیەکەن بەڵام باس لەواکەن F15 لە مەضی قرمز عینی حاڵەت قفڵیان کردە سەری خۆم ڤیددیۆکەشم بینی بەڵام F15ەکە هەستی پێکرد یەکسەر سپید سرعتی بەرز کردەوە و دەستی کرد فلێرس لە دواوە تۆپە ئاگرەکان فڕیدا یەک بە دوای یەک بۆی نەجاتی بێ و ڕۆی ئێران ئەڵێ خستومەتە خوارەوە لە دەریا کەوت و فڕۆکەوانەکانی قسەی جیازی لەسەر قسەی جیاوازەکەن بەڵام بەلایەن قەتەرەوە بەڵێ فڕۆکەیەکی هەلیکۆپتەری کەوتە خوارەوە لە خەلیج فڕۆکەوانەکانیش دیار نییە و ئێستا بە دوایە نەگەڕن باشە کاک سەلام تێڕوانینێک دروست بوو دوای ئەوەی کە ئەم دەنگۆی کەوت نەخوارەوەی FC5 و F16 لەلایەن ئێرانەوە وتیان ڕەنگە سیستەمی S400 ڕووسی کاراکرد بێت بۆیە ئەوە بەڵێ بۆی هەیە چونکە S400 وەکو بە جەنابتم وت لە دووری 600 کیلۆمەترەوە بینێتن ئەی بینێ ئەتوانی بۆ نمونە کە ئەمە لێ نەدراوە ئەتوانێتن ئێستا کە مەسەلەن رووسیا ئەمە لە توانای ئێرانە نییە ئەوان جۆرە موشکێ تریان هەیە متەوەسط المەدا ینی بۆ بەرگری ئاسمان لە جۆری ئادەرخەش ئەم موشەکانە رووس بۆی هەیە بتوانێت ڕاداری ئەمە بەمانە بەسێتەوە کە تێی بگرێتن بەڵام ئەمە توانای ئەوەی نییە بەڵام ئەمەش لە توانای ئێرانە نییە ئللا رووس بۆیانی بکاتن بەڵێ بۆی هەیە هەموو احتیمالێ کە S400 رووسی ئەم عملیەتە بکاتن بەڵام تاکو ئێستش ناتوانین قەرار بدەین بە تەواوەتی تاکو دەرنەکەوێتن ئایا ئەو فڕۆکانە بەڕاستی F15ەکە 16ەکە کەوتە خوارەوە یان نا باشە لێدان لە دەیمونە ئەڵایەکی گەورە دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو لە ئیسرائیل باشە یعنی مانایەکی جیاوازیشی هەبوو حەزەکە باسێکی دەیمونەم بۆ بکەی دەیمونەن چی ئەهمیەتێکی هەیە بەنسبەت ئیسرائیلەوە چی گرنگیەکی ئەم شوێنە دەیمونە شاری دەیمونە خۆی دوو شۆنیانی بڵین شارەکە 12 کیلۆمەتر لە مەفاعلەکەەوە دوورە بێ کە پێی وترێ مەفاعل دەیمونە لە سەحرای نەقەب لێنان ئەمەدا ئەمەزرا لە پەنجەکانی شایانی کۆنە زۆر کۆنە و چۆنەڵین تقریبا ئەکسپایرە مەترسی لەسەرایە ئەبێ ئیسرائیل ڕای بگرێتن شوێنێتر بۆ خۆی دروست کاتن و تەحویلی بکاتن طبعا دەیمونە مەفاعلەکە ئەوە خۆتە زانی ئەگەل لێ بدرێتن کێشەیە گەورە دروست دەکاتن تیشک بڵاو بێتەوە لەو ناوانە و تۆ شارێکت هەیە 12 کیلۆمەتر لێوەی دوورە ئێران لە ناو دەیمونەیدا و موشەکێ تری دێگل لە شوێنێ تریدا 3 کیلۆمەتر لە مەفاعلەکەەوە دوور بوو یانی چیە ئنزارە توانای ئەوەم هەیە بگەمپی کە لێی بدەم بەڵام بڕوامە کە لێی بدا ئێران وەکو باسم کرۆ کەس خۆی ئەو توش ئەو بەزمە ناکاتن تەنها ئەگەر هات و ویستیان لە بوشەهر بدەن چکە تۆ ئێران 96 مەحەتەی کارەبای هەیە 96 مەحەتەی کارەبا هەرە زەخمەکەی گەورەکەی بوشارە مەفاعلەکەیە کە لێی بدا منیش لە دەیمونە ئەدەم ئەجا لێرە ئەمێنێ ئیسرائیل و ئەمریکا ینی مۆزوعی هەیە حەزەکەم بیڵێم مەحەتەی کارەبا پێک هاتووە لە بوخاری لە تۆرباین لە مولد لە غورفەی سەیتەرامەی کە سویش بەرزەکەی تو داگری چونکە لە ساڵی 91 کە لە عێراقیدا لە بوخار و تۆرباینەکانی نەدا ئەمریکا تەنها ئەوەی ناسریە نەبێ مەفاعلی ناسریە بەغا دۆرە مەسەلەن فەلوجە تەنها لە مەحەپاتی
تەوزیعیدا کە سویچە گۆڕی وینەکەی چونکە ئەمە باشکردنەوەی نەماوەی مانگێت وە سێ مانگە توانی باشکەیتەوە بەس ئەگەر لە هەڵمەکەدا بخارەکە ئاو بکەی بە بخار ئەمەی کە غاز دێتە ناو تۆرباینەکانەوە لەوانە بدەی ئەوە ساڵیوێت تاکو سێ ساڵیوێ باشکردن لەبەرەوە دیار نییە ئایا بەیەکجاری ئێران تەدمیرەکە باش نەبێتەوە یان وەکو عێراق ساڵی 91 ئاوهای لێ بکاتن ئەنجامە بەسم لە قسەکە چیە دەیمونە بوو شەهر یەکە نێزیکی نەکەوی چونکە منەگەم بۆی تۆ زۆر باشە هەر لەسەر ئەوەی هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەو موشەکانەی کە بۆ عراد شاری عراد نێردرا ینی هەڵایە گەورەی نایە ئەویش خەڵکێکی زۆر بریندار بوو خەڵکێکی زۆر لە ئیسرائیل کوژرا ینی ئام وێرانکاری دروست کرد لەگەڵ موشەکەکانی تریش کە ئێستا ئێران ڕەوانەی ئیسرائیلی دەکات دەرکەوت کە بەرگری ئاسمانی ناگەڕێنێتەوە لە ئیسرائیل چی هەیە ینی چییە گوزەرێت لاواز بووە نەیماوە یەک بە دەرەجە یەک لاواز بووە نەیماوە دەرەجەی دوو مۆشەکی ئێرانیەکان گۆڕاوە لێدانی یعنی لە ڤیددیۆیەکە سێنم کرد موشەکەکە کە پاتریۆت بۆیە ڕوا لە ئاخیر لە حەزات موشەکەکە سرعەتی خەیاڵیە بێتن ئەڵەی مەشینەیەکی بڵین بێرنەرێکی تایە پاڵێنێتن بەو شێوازە و خۆی لە ئادا ناگیرێتەوە بە نسبەتی ئەم شارە لە سەحرا بڵین پێش شەڕی 16 دامەزرا ئیسرائیل کردی وەکو دەیمونە گرنگە بۆ ئیسرائیل گرنگە بۆچی ئەم شارە لە ساڵی 1962 دروستکرا دوێنانە کۆمەڵێک کۆچبەر و وڵاتانی تر بڵین جووەکان لە رووسیا و ئۆکرانیا و ڕۆمانیا و پۆلۆنیا لە هەمووی لێرە جێنشین بوون خان و ئیتر شقەوانەیاندا پێیان ئەمە هەر خەتی یعنی سۆی کە 35 کیلۆمەتر لە دەیمونەوە دوورە لەما ئادەم ئەوەش لە بندەسمە ڕێکسێک گۆشەیەک دروستەکە بۆ خۆی گرنگەکەی لەوەیە هەر پەیوەندی بە دەیمونەوەیە مەفاعلی دەیمونە ئەویان 12 کیلۆمەتر دوورە ئەمیان 35 کیلۆمەتر دوورە لە مەفاعلەکەەوە کەواتە ئێستا سیستەمی بەرگری ئاسمانی ئیسرائیل زۆر بێتاقەت بووە زۆر باشە دوێنێ دەستەی بەخشی ئیسرائیل ینی هەواڵێکی سەرنجڕاکێشی ڕاگەیان باسی لەوەی کرد کە موشەکی نادەقیق ژمارەیەکی زۆر موشەکی نادەقیق کە مێژوەکان بۆ نیو سەدە پێش ئێستا گەڕێتەوە ئیسرائیلی تر لەمە دوا بەکاری دێنێ وەکو ئەوەی کە موشەکە زیرەکەکانی ئێستای داوەتی لەکەمی زیاتر کەم نەکەن ئەم موشەکانە بۆچی بەکارێنێ ینی ئامانجی چییە لەمەیە لەمە لێرە ئەگەر ئەمانە بەکاربێنێ ئێستا تۆ ئێمە 24 ڕۆژ بە ڕوا بەرە و ینی مانگێک ئەم شەڕە دەستی پێکردووە ئەو هەموو موشەکەی کە بەکارهێنا ئیسرائیل تەمان بۆ ئاگاداریت لێدانی ئیسرائیل بۆ ئێران زۆر زیاترە لە ئەمریکا بۆ ئێران ئەوان لێدانیان زیاترە چەک زیاتر بەکاردێنن لە ئەمریکا ئەم چەکانە تۆمە خازنت چەندێک هەیە هەتاکو بەکاری بێنیتن طبعاً موشەکی زیرەکۆوانە ئەدا لە کورتی لە بیدایی شەڕەکە سەیکە موشەکەکانی ئێران ئیسرائیل هەڵە ناکە لە ناو ئێرانەدا ڕێک وەکو بڵین لە پەنجەرەوە چێتە ژوورەوە لە دەرگاوە چێتە ژوورەوە سەرکردە گەورانەی کردا بە تەواوەتی بە دەقیقی لێداتن هێستا ئەم موشەکانە داوێتی لە کەمی و ئەبێ بۆی بێتن ئەو وڵاتانەی مەسەڵەن بەکاری دێنن ناتۆ ئەمریکا زەختیان لێ بکایە لە ئەمریکاوە بۆی بێتن ئەمێنێ ئەم چەکە کۆنانە هەنێکی هەیە 20 ساڵ لەمەوە پێش ئەمانە دەقیق نییە لێدانی مەجبور بەکاری بێنێ ئەمانەش بەکار بێنێتن زەرەر زۆرە گەیەنێ بە هاوڵاتی چونکە ناتوانێت لە هەدەفەکەی 100 بدا بۆی هەیە 100 متر 200 تاکو 400 متر هەڵە بکاتن ئەمانەش ڕووی داوە قەدیمەنی علی من لە شەڕابینیوە لە کاتی جەنگی بڵێن ساڵی 91 کە عێراق هەڵەیە کرد و لە جەنگی عێراق و ئێرانیشە ئەو چەکانە دیقی ئیسابەی نییە ئەمانە شەر وەکو ئەوانەیە بەکاری بێنێت طبعاً کارەسا زیاترەکە زەرەر زیاترە گەیەنێ هاوڵاتی زیاترە کوژێتن ڕەنگە جۆرێک بێت لە تۆڵەکردنەوەی ئەو شارش کە عراد لێدا خەڵکی لە عراد بەڵێ پێوە بوون چونکە تاکو بڵێ ئەگەر ببینی لە بن بیناکان بە دوای هاوڵاتیە گەڕان کە شوێنی شتەجێبوون بوو بەڵێ زۆر باشە ڕۆژنامەی جۆرزەلیمی ئیسرائیلیش لە پۆستێکدا دەڵێت واشنگتن داوای لە ئیسرائیل و کۆمەڵێ وڵاتی دیکە کردووە کە هیچ بژاردەیەکی بەدەستەوە نەماوە
ئەنی ئەمریکا جگە لەوەی کە بە زەمینی هێرش بەرنە سەر دورگەی خار تۆ بڵێ ئەمە بکەن خۆی ئەگەر نەگەنە اتفاقێ ئەبێ بیکاتن ینی چاری نییە ئەگەر بیشی کا لە چۆوە ئەیکاتن بڵێن لە ڕاستل خەیمەوە ئەیکاتن بڵێن لە ئیمارات دەست پێ بکە مەسەلەن بۆ تۆمبل کوبرا و سوغرا ئەبێ ئەوانە بگرێتن ئەوە نییە بەس خەرێک بگرێتن نەخێر ئەوانە بێ بگرێتن چونکە تۆ حیساب بکە بە نسبەتی کەشتی حربی سەفینەکان ناتوانێت ڕەت بێت لە مەضی قرمزەوە ئللا لە زەویەوە بۆی بڕۆی هەردانەیە ڕەت ببێتن بۆی هەیە لێ بدرێتن ئەنجا ئەو هێزانی کە دێ دوای ئەوە پلانی ئەمە تەختیتی عسکەریەوێتن پلانێکوێت جەنەرالان دابشێن ئەمە کە دەست پێ بکەین وەکو ترامپ نییە دەستی پێکەم بەس نازانی چۆن ڕای بگریتن ئەبێ هەموو حیساباتێکی بۆ بکەن گرتنی ئامانجیان چییە چۆنەتوان لە ناوی بمێنەوە کە ئەتوانن بکشێنەوە لە ناوی و بڕواش کە ناتوان لە ناوی بمێنەوە یعنی تۆ چیەکەی 30,000 بەرمیل نەوتی لێە بۆ تێتەقێنێتەوە 18,000 بەرمیل نەوت لە عەبادانەوە هێ باشە تۆ کە گرتی شت ئەگەر نەوتت بوێ نەوت لێرە نییە نەوت لە عەبادانە ئەو بە بۆری بۆی دێتن بۆ خەرک گرتت دوایەوە چیەکەیت ئامانجەکە چییە ینی تەنها ئەوەتانی هێزەکەت ناوەتە بن مەرحەمەتی موشک بەڵام ئەگەرێکە ڕەنگە ئەگەرێکە شتێ بکاتن بڵێ مەسەلە من خاکی ئێران ئەگرم پارچەیەکی لێ ئەگرم بۆی زەخت کەم لە ئێران بڵێ من ناکشێمەوە لێرە و ئەیبم بەڵام بڕوامەکەتیای بمێنێتن بتوانێتن ئەگەر باسی دورگەکانی تر بکەی هرمز و قاشەموانە کاکەوە هەر بە تۆپ مەدفەعەگا پێی تۆپ ینی 175 ملم توانێت بە تۆپخانە هەر چۆری کالی بدا بەردەوام باش ئێستا بۆ هێرشەکە لە گەری ڕوودانیا زۆر باسی USS بۆکسەر دەکرێت حەزەکە باسێکی ئەومە بکە ئەمە چییە کە بەکار بهێنرێت لە دابەزین بۆ خارک خۆی USS بۆکسەرە لە فیئەی یەکەوەوانەیە بڵێ عینیەوە بەرمایی هەنزارە وەکو حامیلەی تائیراتە بڵێن جێرال فۆرد و ئەوانە هەرچەندە جێرال فۆرد کشایەوە ڕۆی چونکە وێرانە تعمیریەوێتن ئەمە بڵین 2200 سەربازی مارنزی لە سەرایە کە ئەنزالی بەرمائیەکەن لە ناویەوە فڕۆکەی F-35 لە سەرەتی ئەوانەی کە ڤێرتیکەڵ ئەفڕێ عامودی جۆری بیەکەی نەوەک ئیەکەی جۆری بی لە سەرایە جگەلەوە هەلیکۆپتەری لە سەرایە جگەلەوە تۆ بۆ عملیاتی ئینزال ئەگەر نێزی قەراغ نەکەوێتەوە تۆ ئۆسپریت هەیە V22کە ئەو جۆرانی کە بڵین مەچینەکانی دێتە پێشوە و بەرزەبێتەوە کۆ هەلیکۆپتەر بۆ بەکارهێنانی مارینس لە هەمان کاتە تۆ زری پۆشی تایە لە ناوێتی ئەتوانی سەربازەکان مارێنز بە زری پۆشەکە یەکسەر دەرگای هەیە ئەکرێتەوە و دێتە ناو دەریا و ئەڕوا زری پۆشەکە بەناو گاتە سەر خاک لێوێ ئەکەوێتە شەڕ هەرعینی زری پۆش و لە هەمان کاتە تۆ ئینیتایە بڵین ئەم بە لە مەزەبە لە حەمە تااتەیەکان پلاستیک ئەگەر هاوڵاتیان بینی بێتیان لە فلیم و ئەوانەیە چووپە گەورەیە زەخمە نزیکی 75 تەن تشتیش هەڵەگرێتن دوو پانکەی گەورەی پێوەیە لە پشتەوە ئەتوانێت بە ناو دەریا بڕۆ ئەتوانێت لە بان لمیش بڕۆ ینی لە سەر زەویە پێی بۆ پاڵانی ئەو ینی پەڕەوانانە ئەوانەی تایە بۆ عملیاتی ئینزال ئەمە بەکاردێتن تەمان خۆی هەر بەتەنیا نییە بۆکسەر هات و تریپۆلیش ئەویش لێوێنانەیە و SS تریپۆلی دوودانەیە ئێستاکە بۆ ئەمە کە دێتە پێشەوە یالی تۆ بەتەمای هێرشی زەمینیت لەگەمای ئیشی ئەوەیە بە دەرەجە یەک باشە بەریتانیاش سەری دەخورێت لە تەواو تێکەڵبوون لە شەڕەکەەوە تا ژێردەریاییەکی زەخمی ئەتۆمیە ناوەتە کەنداوی عەرەب ئەگەر چاوەڕێی ئینزاری سەرۆکوەزیرانی بەریتانیا کە هێرش بەرێت حەزەکەم باسی ئەم ژێردەریایان بۆ بکەم ژێردەریایە چییە؟ ئەم ژێردایە ینی فیەیەکی زۆر بەرزەوەی بەڕاستی بێتن یەک خاڵی سەرەکی دەنگی نییە ناتوانی بیدۆزیتەوە بە سۆنار و بەوانەیە زۆر سەیرە هەر نازناویشی وەحشە بێدەنگەکە وەحشە بێدەنگەکەیە بەڵێ هەر ئەوەیە مۆنستەر سایلند مۆنستەر ئەمە ینی دەنگی زۆر سەیرە ینی کە دروست کراوە هەر لە بنی جوت لێ نابێتە ناتوانانی ڕەسەدی بکەیت بەڵام ئەمە کە دێتە پێشەوە ینی شەکی ئۆتۆمی
پێیە مستحیلە ئۆتۆم بەکاربێنێ دژی ئێران هەرچەند ئیسرائیل مەوزوعی ئۆتۆمی لە بان مێزە زەختەکە بەڵام ئەمریکا قبول ناکە بەڵام ئۆتۆمی استراتیژی بەکار ناهێن نەگەر بەکاری بێنێ ئیسرائیل و نەگاتە حەلێ تەکتیکی بۆی هەیە بەکاربێنێتن یان یۆرانیۆم مۆنەڤە بەکاربێنێ لە ناو هەنێ موشەکە ئەمە ڕاوەسێت تەنها تعقیبی شەڕەکە ئەکاتن هیچی پێ ناکرێ چونکە ئەسڵەن دەریای بڵین ئێران نەما تەنها موشەکی کروز بەکاربێنێ ئەم موشەکانی کە پێوترێتن سەواری خجەوالە زیرەکەکان ئەوانە بەکاربێنێتن ئەگەر لە بڵین ئێران بداتن تەنها مووقف سەیری مووقفی شەڕەکە ئاکا لەوێت چونکە لە بیرت نەچێت بەریتانیا کاتێکە قەرار درا ئێمە لە محەطاتی تاقا ئەدەین لە ئێران بەریتانیا ستارمەر ئەڵێ من نایهڵم لە دیۆگۆ گارسیا و لە بێل فرۆدەوە فڕۆکە هەڵبسێهی ئەمریکا لە محەطاتی تاقە بداتن ڕێیلی ئەگرم یعنی بەشداری شەڕەکە نابێتن زۆر باشە لەو قەیرانی کە لە هورمزا هەیە لەو ناسەقامگیری کە لە گەروی هورمز هەیە دەڵێن مەسەلەن قسەیە کاتۆ تاراوە دەڵێ ئەمریکا ڕەنگە بترسێت لەوەی ئەو ئەزمونەی 200 ساڵ پێش ێسەی لە لیبیا بەسەری هات دووبارە بێتەوە حەزەکەم باسی ئەوم بوو بکەی کە لە لیبیا چی بەسەر هات و ئێستا بۆ ترسیەوەی هەیە کە دووبارە بەسەریا بێتەوە لە هورمز وەی لیبیا زۆر کۆنە ساڵی 1802 بوو 1802 ئەو کاتە بڵین هەر لەم جۆرە بەرماییانەی کە بڵین وەکو بۆکسەر و تریپۆلی ئەو کاتە USS ڤیلادلیڤیا بوو USS ڤیلادلیڤیا کە گەیشتە ئەوێنانە ئەو حیساباتانیان نەکردو بوو لیبیا توانی نقومی کە لێ بدا وێرانی بکە ئێستا کە ترسی دووبارەوەی ڤیلادلیڤیایان هەیە نەوەک لێ بدرێتن نقم بێ ببوورە چونکە تۆ لە هەرمز ڕەتبوونت زەحمەتە ناتوانانی ڕەت ببیتن ئێستاکە لەم کاتەیە ئێران تەواو کۆنتترۆلی کردووە مسەیترە بەسەری بمێنیتەوە خۆمە هەرمز بەس مۆزوعی نەوت نییە ئەگەر بڵێ سەڕا 120 نەوتی گیان لە هەرمزەوە دەرەچێتن بەڵام تۆ لە هەمان کاتە لە بیرت نەچێتن هەرمز پترۆکیمیاویات ئیفیلین مادەی ئیفیلین هەر بڵێ نەمەی کە لە مەطعەم وانە نایلۆنەکە خۆرادنی پێشی ئەوە لەوێوە دەرەچێ کاکە بڵێ دوای شەڕی رووسیا و ئۆکرانیا تۆ سەمادی زراعی چیمیا سە من دوای خانە نشینی خۆمیش فەلاحەتیەکەم ینی پێویستیم بە چیمیایە بۆ گەنم و بۆ خۆراکوانەکە لەوێ تۆ 1940 لێرەوە دەرەچێتن ئەیتەوە 2 مانگە ئەوروپا خواردنی نامێنێتنەوە بۆ ئاگاداری تەگەرەوە نەکرێتەوە لەبەرەوە هەرمز بڕوامە کە کەس بیوێرێتن لێنانەوە ڕەت بێتن خۆی تووشە و بەزمە بکات یعنی ئەزمموی 200 ساڵ پێش سەکە کە چۆن درا لە USS فلادلفیا ئێستاش لەوە ئەترسن بۆکسەر بێتن یان ترپۆلی بێتن ڕەت بێ لێ بدرێ نقومیەکەن لێنانە تامە بۆ ئەمریکا شکستە بێ نرخی ئەمانە ئەم هەموو فڕۆکەیە ئەم هەموو شتەمانە یعنی سیلاحی زەخمە باش زۆر سپاس بۆ زانیاریەکانت حتمما بەردەوامیمان دەبێت لەسەر دوایین پێشاتەکان کاک سەلام سپاست دەکەم جارێک چاوەکەم سپاس بۆ بینەریەوەش کاتێکی خۆش.